وێژان کتێبێکی دیدارسازی ئەدەبیە لەبارەی شیعرەوە لە ئامادەکردنی شاعیر و ڕۆژنامەنووس ئارام حاجیە. کتێبەکە لە 45 دیدار پێکاتووە لەگەڵ 15 لێکۆڵەر و 15 وەرگێڕ و 15 شاعیر، ئەوانەی کە دوای ساڵی 2000 دەستیان بە شەعر نووسین کردووە. بەشداربوانی ئەم کتێبە لە هەر 4 پارچەی کوردستانەوەن. بۆ زانیاری زیاتر لە سەرناوەڕۆکی کتێبەکە ڕاستەوخۆ لەگەڵ شاعیر و ڕۆژنامەنووس ئارام حاجی گفتوگۆکەین لە دەربەندی خانەوە. کاگارام سڵاو لێبێ. زۆر سپاس. وێژان ئەوێ چی بگەێنێت؟ ببوورە دەنگەکە و پێویست بەڵێ دووبارەیەکەمەوە وێژان ئەوێت چی بگەێنێت؟ بەڵێ پرسیارێکی جوانە. بەڕاستیدا وێژان لەسەرتاو پێداویستی مێژووی داهێزریە بۆ فەرموو کاگارام، فەرموو گوێمان لێسا. فەرموو. ئەگەر پێناسی تێبی وێژان بەدەر لەوەی کە لە بواری دیدارسازیدا بەرهەم هاتووە، دیدارسازی ئەدەبیە لەبارەی شیعرەوە، هاوکات پێداویستیەکی هزری و مێژوویە بۆ خوێنەرانی کورد. بەڵێ. جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبە شیعریەکانی ترە لە چیا خۆیە بینێتەوە؟ بەڵێ کارگەوا دەکەیت بازی ئەم کتێبە لەبارەی شیعرەوە لەبارەی شیعرەوە یەکەمیان لە ڕووی قەبار و کتێبەدا و ئەمانەش سێ دەستە کەسایەتین. مەسەلەن یا سێ دەستە نووسەرن ئاوا بڵین بریتین لە وەرگێڕەرانی شعر لە هەر 4 پارچەی کوردستانەوە، لێکۆڵەرانی شعر و هەروەها شاعران خۆیان لە هەر 4 پارچەی کوردستانەوە بەشدار لەم کتێبەداوە. هەروەها ئەگەر جیاوازیەکی تر بڵێم ئەم کتێبە زەمەنی تێدا دیاری کراوە. بۆ نمونە هەموو ئەم کەسانی کە بەشدارن لە چێکردنی ئەم کتێبەدا هەموویان بڵاوکراوەکانیان ئەم نووسەرانە بڵاوکراوەکانیان کەوتوتە پاش ساڵی 2000ەوە. واتە ئەتوانین ئەو کەسی کە ئەم کتێبە دەخوێنێتەوە هاوکات وەکو بەدیبێکی ترە کە دیدارسازی ئەدەبیە خوێنێتەوە، بەدیبێکی ترە ئاگداری ئەو بزاوت و جوڵە و جۆرێک لە ئەو سەختیانی یاخود ئەو گوتارانی کە ئەدەبی پاش 2000 پێناسێت ئاگداری ئەم شتانە بێ، ئەم جیاوازیانە ببینێ لە ئەم کتێبەدا. واتە خاڵی هاوبەشی دیدار و لێکۆڵینەوە و وەرگێڕان پەیوەست بە شەعر لە چیدا بەرجەستە دەبێت؟ ئەگەر تەماشا بکەیت مەسەلەن تۆ ئەگەر لێکۆڵەرێک بینی خۆی کارەکە خۆسەریانە بکات، لێکۆڵین بکات لەبارەی مەسەلەن شیعرەوە، ئەشیە کۆمەڵێک میتۆد یان کۆمەڵێک ڕێسا یاسای لێکۆڵینەوە ڕێگە نەدا بە ئەم نووسەرە ئەم لێکۆڵەرە قسە بکات بە شێوەیەکی ئازادانە لەبارەی ئەو ژانرە و کە قسەی لەبارەوەکە. بەڵام لەناو ئەم دیدارانەیە مەسافەیەکی فراوانتر و بە زۆرێک لە زۆرەکان ئازادانەتر و بێقوتر، یعنی کۆت نییە لەناو قسەکانە دەتوانێت گزارش لە ئەو ژانرە بکات، قسە لەبارەی ئەو ژانرە بکات کە مەبەستمانە. بەڕێز ئاماژە و پێەیە کتێبەکە ئەو شاعیرانەی گرتوۆتە ئامانج کە لە دوای ساڵی 2000ەوە دەستیان بە شەعر نووسین کردووە. بۆچی ساڵی 2000؟ بەڵێ لە پاڵ شاعیرەکانشە هەم لە هەر سێ بەشی کتێبەکە هەم لێکۆڵەرەکان و وەرگێڕەکانیش هەمویان پاش ساڵی 2000ن. لە ڕاستیدا وەکو خۆم
پێشەوەی کە ڕۆژنامەنووسی ئەدەبی بم یان دیدارسازی ئەدەبی بم شاعرم و هەموو بڵاوکراوەکانی خۆم کەوتۆتە پاش ساڵی 2000ەوە واتە خۆم لەناو ئەم نەوەیە ژیاوم باشتر دەتوانم پرسیار بکەم بۆ پرسیاری خوێنەری ئێستا بەرجەستە بکەم و بیخەمە ناو کتێبەکەەوە بووی ئەو زەمەنەشم دیاری کردووە و پێشم وایە لە ساڵی 2000ەوە گۆڕانکاری زۆر و گۆڕانکاری خێران ناو ئەدەبی کوردیە ڕوویداوە ئایتر ئەوەی کە گۆڕانکارەکان بەچووەکاری ئەویان بابەتێکی ترە. کاگارام سپاس بۆ زانیاریەکانت عەزێتمانای سپاس سیوای سەرکەوتنە بۆ خوازین.